ئێرە برادۆستە زیاتر لە 30 ساڵە گوندەکانی سەرسنوور ئارامیان لێ هەڵگیراوە. ژیانکردن لێرە زۆر ئەستەم بووە. دانیشتوانی دەڵێن ژیانمان لە مەترسیدایە، بەڵام ناچارین و بۆ کوێ بڕۆین. برادۆستیەکان لە ڕوودانی هەر شەڕێک و تۆپباران و بردومانێکی وڵاتانی دراوسێ ترسی ئەوەیان هەیە پریشکەکانی شەڕەکە بەر ئەوان بکەون، تاوەکو ئێستاش دەیان هاوڵاتیان بوونەتە قوربانی. وەزیەک دقە بە هەمووی داخۆنینە یان تیارەیان تۆپن لەهۆ ئەمەش خەرج دەبەستینە هۆڕێ بالحەدودە هەوردونیا داوت ئەوەی دا حەویا داوت بە دۆشکا ئیرانی هاتبوونەوە ڕۆی هیچ جانشینە بەس ئەبێت هەر بچینە هۆڕێ بین و سارێن نیە هەم ئەو بارش هەمتە هۆڕێدایە هەمە تەماتەکەر و سەحایمەڕ و چ ژیانینە باوەڕووکەی نەزار لێراش هەموو ترسە شەوێتیانە هەرستێتە بین تیارێ هات ڕۆژێش تۆ ئیران تۆ بەتاوێتی چ ئیسراحەتی نیە سیەشی نیە بچینە بێت ساری هەر بچین و ساری نیچە یعنی ئەوە چەند ساڵە ئەمە یعنی پەو ڕەزالەتەی ئەبەینە سەرن لەلایەکی ئیرانە لەلایەکی تۆپبارانی ئیران لەلایەکی تۆپ تارەی تورکیە یعنی ئەمن بەخۆم پارەکە لە دەی حەفت لێرە لە مەنتیقەی برادۆست لە سیدەکان لە تۆپبارانی ئیران دوو کوڕم بریندار بوو کتێکی زاحێشم شەهید بوو یعنی ئەوە خەسارەتەجی گەورەیە نەک بێم خەسارەتەشی بچووکە بە ژێرە ئەو یعنی ئێستا تەماشکێت تۆپبارانەکرێ هەنەک ئەو کوشتیار و ئەو شتانە ئەو کوردستانە ئەو سروشتەیە بینی هەر هەمووی ئەسۆتێ کۆچەریەکان لە ناوچە گەرمێنەکان بۆ لەوەڕاندنی مەڕ و ماڵاتیان دێنە کوێستانەکانی برادۆست بەڵام بردومانی تورکیا ژیانکردنی بۆ ئەوانیش سەخت کردووە لە کوێستانەکان لە چەند ڕۆژی ڕابردووش بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا شوانێکی کۆچەری کە دانیشتووی ناحیەی هەریرە لە کوێستانەکانی شێلەشین بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەهید بوو. وەعزەکە لای نەخۆشتر نابی وحەزەکەی نەخۆش زەمامە لە ئیران و لەبەر تیارێک تورکی بەخوارانە لە گوندە مەشیناتی بینەمکردنە خدا ئازانی پارە کەشمانە براشی من لێ تۆپباران کە چیرە شەهید کرد دوو منداڵ سقەت بوون ئەڵانش لە ماڵێنە یەکی شەهید بووە لێوێ ناوشیناتە حەزەکەی خونخۆشە زۆر وەلای حکومەتن عەشتەباری ناکەم حکومەتە معاشیمە نادە وەڵام ئەزێل مەکتەبێ 6 مانگە معاشێک نۆیدیتە ماداکە حکومەت ئەمە چەکە برادۆست لە ساڵانی هەشتاکانەوە تاوەکو ئێستا مەیدانی ململانەی تورکیا و پەکەکە بووە زیاتر لە 115 گوندی ناوچەکە چۆڵ کراون و ماوەی 3 ساڵیشە سوپای تورکیا بە قوڵایی 30 کیلۆمەتر هاتۆتە ناوخاشی برادۆست و بنکەی سەربازی داناوە. جاران هاوڵاتیان بۆ کەشێکی ئاسوودە و فێنک و هێمن سەردانی ناوچە کوێستانەکانی دەڤەری برادۆستیان دەکرد بەڵام لە ئێستادا ئەو کوێستانانە هێمن و ئاسایشەکەی جارانیان نەماوە بەهۆی بردومان و تۆپبارانی سوپای تورکیا کەوا بەردەوام ئەم ناوچانە تۆپباران و بردومان دەکات بەم هۆیەوە ترس و لە ڕاوچەیەکی زۆر لای دانیشتوانی ناوچەکە دروست بووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.